خاوەموڵکی پرۆژەی نیشتەجێبوونی وەرینستین کە دەکەوێتە شاری هەولێر سەر شەقامی بازنەی 150 مەتری لەسەر پارچە زەوی 90 پیرزین تەنیش کۆنسولخانەی ئەمریکی. مۆڵەتی دەستەی وەبەرهێنانی هەیە لە بەژمارە 284 لە 15 2010 کۆمپانیای ڕەنجلایانی جێبەجێکاری پرۆژەکەیە بە پێی مۆڵەتەکە بڕیار وابوو پرۆژەکە لە ساڵی 2012 تەواو بێتن. پرۆژەکە پێک دێت لەم یەکانە 285 خان و بەڕووبەری 250 مەتری، 127 خان و بەڕووبەری 400 مەتری، 106 خان و بەڕووبەری 500 مەتری لەگەڵ 988 شوقە بەڕووبەری جیاواز. ئەمە جێگە لە خانووەکان مەزموعە ڤیلایە کە پێک دێت لە 600 مەتری و 1000 مەتری کە بە شێوەی نایاسایی لە وەرینسیتی دابراوە ئەو بەبێ ڕەزامەندی و ڕێکارە یاساییەکان پرۆژەیەکی تری بە ناوی سلاڤا بە شێوەی سربەخۆ و فرۆشتنی تێدا دەکرێتن. تاوەکو ئێستا کۆی گشتی ڕێژەی ئەنجامدرای پرۆژەکە کەمترە لە 135 و پرۆژەکەش ماوەی زیاتر لە 2 ساڵە بە تەواوی کاری چالاکی تێدا ڕاوەستاوە. بۆیە ئەم خاڵانە دەخینە بەردەست جەنابی سەرۆکی حکوومەت بە هیوای گەیشتن بە مافەکانمان. یەکەم، کۆمپانیای ناوبراو هەڵساوە بە فرۆشتنی چەندین یەکەی جیاجیا بە 2 دەست و 3 دەست و پارەکەشی لە هەردوو لا وەرگرتووە، هەروە هەر بە ئاگاداری دەستەی وەبەرهێنان بەشێکی زەوی تیجاری پرۆژەکە فرۆشتووە. ئەمە جگە لە فرۆشتنی تەواوی ڤیلاکان بە وەبەرهێنەرێکی تر بەبێ هیچ ڕێکارێکی یاسایی بە ناوی سلاڤا و ئێستا کڕۆنی فرۆشتنی لەسەر دەکرێتن. دووەم، گۆڕینی نەخشەی بنەڕەتی پرۆژەکە وەکو گۆڕینی شوێنی باخچە بۆ یەکەی نیشتەجێبوون. سێەم، ئێستا کار لەسەرەوە دەکرێت کە زێویەکی تیجاری وەرینستی هەیە بەڕووبەری 20 دۆنم هەر بە ئاگاداری دەستەی وەبەرهێنان بە شێوەیەکی نایاساییدا ببڕێت و بۆ بەرهێنەرێکی نایاسایی بە ناوی سلاڤا. چوارەم، ڕۆژی 27 2019 ببورن گروپێک لە خاوەنموڵکەکانی وەرینستی سەردانی بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنانیان کرد بۆ داوای مافەکانیان وەکارکردن لەسەر پرۆژەکە سەرڕای ئەوەی دیدارەکە لەلایەن بەڕێز سەرۆکی دەستە بە شێوەیەکی هەڕەشە ئامێز بەڕێوە چوو، بەڵام لە هەمان کاتدا ئەوەی درکان کە خاوەنموڵکەکانی وەرینستی ئەوانەی موڵکیان بە شێوەی نەغت کڕیوە هیچ مافێکیان پێنادرێتن. ئەمەش سەرلەبەری نایاساییە یاخود بەڕێزیان دەیوت لێپێچینەوە دەکەم لەسەر ئەو موڵکانی کە لە جیاتی قەرز وەرگیراوە. پێنجەم، ئێمە سەردانی هەموو بەرپرسانی پەیوەنددار بەو بابەتەوەی سەرەوەمان کردەوە بەڵام هیچمان بۆ نەکراوە. بۆی ئێمە داواکارین یەکەم دوورخستنەوەی کۆمپانیای ڕەنج لە پرۆژەکەمان چونکە ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆژەکەمان بەرەو داڕمان دەچێتن. دووەم، ئەمر بفەرمونون کە دەستەی وەبەرهێنان ئەم پرۆژەیە بدات بە وەبەرهێنەرێکی خاوەن ئەزمون و بەتوانە هەروەک ئەوەی کە لە پرۆژەی فلۆرەسیتیرا جێبەجێکرا. زۆر سپاسان دەکەین.